خاوەنی یەکەم توێژینەوەی زانستیە لەسەر ئاستی عێراق بە پلەی نایاب. یەکەم توێژەری کوردیشە لە ڕیزبەندی یەکەمی عێراق بۆ ساڵی 2022. دکتۆر حەیدەر ئیبراهیم پسپۆڕی زانستی میکانیک و مامۆستا لە بەشی فیزیای زانکۆی گەرمیان بە هاوبەشی دوو توێژەری عێراقی و توێژەرێکی ئەمریکی و بەریتانی توێژینەوەکەی بە ناونیشانی خێراکردنی وزەی گەرمی لە مادەیەکی ڕەقدا لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە لە ناو چەندین توێژینەوەی ئەو بوارە بە پلەی یەکەم پەسەند دەکرێت. ئەم پرۆژەی ئێمە تایبەت بوو بە وشبوونەوەی مادە و گەیاندنی وزە نانۆپارتیکەڵمان بەکارهێنا و شتێکی تازە کە چەند لەیەرێکمان بەکارهێنا کە گەیاندنی وزە باشترەکە و فەیس چێنج یا وشکبوونەوە خێراترەکە. ئەم شتە خۆی لەم جۆرە تۆژینەوانە ئەم شتە پێویستە. ئەمە کاتی گەرەکو یعنی تۆ ئێمە هەر لەگەڵ تۆیژەرێک ئەو تۆژەرەکە لە زانکۆی نۆتینگام بوو لە بریتانیا لەگەڵ ئەو تۆژەرێتر لە زانکۆی بەغا چەند جارێک کۆبوونەوەمان کرد لەسەر فکرێکی باش. ئێمە تۆژینەوەمان زۆرە لەم بوارە بەڵام وەکو شتێک فکرێکی نایاب بێ چۆن دروستیکەین ئەمە ماوەیەکی برد. توێژینەوەکەی دکتۆر حەیدەر 190 ڕۆژی خایاند و سوودی دەبێت بۆ بنیاتنانی پرۆژەی وزەی کارەبا بە سیستەمی سۆلار پەناڵ و بارگاوی وزەی ڕووناکی دوای بچڕانی تەزووی کارەبا. گۆڤاری ئەپلاینت ئێنەرجی ئەمریکیش لە ئەم ساڵدا وەک گرنگترین توێژینەوەی زانستی بڵاوی کردوتەوە. ئەم تۆژینەوەیش ئێستا هەر لە پێشخستنە تا ئێستایش یعنی تا ئێستایش ئێمە هەر نەوەستاینە هەر ئیش لەسەر یەکەین. چەند پارامێتەرێترمان خستووەتە سەری چەند ئیفێکتێترمان خستووەتە سەری بزان چۆنی باشتری بکەینەوە نەتاجەکانی ئەنجامەکانی هەمووی باشتر بکەینەوە. لە مختبەرەکان بە شێوەیەکی مختبەری ئیش لێکرێ بە شێوەیەکی هەندێک لە هەنەکانی ئەپلیکیشنەکانی بۆ سۆلەر پەناڵ بەکارهێت. دکتۆر حەیدەر خاوەنی 40 توێژینەوەی زانستیە و کۆی توێژینەوەکانیشی لە 19 گۆڤاری زانستی جیهانی بڵاو کراوەتەوە. لە هەمان کاتیش سەرنووسەری گۆڤاری زانستی پاسەری زانکۆی گەرمیانە و ئەم ساڵیش لە وڵاتی چین سەرپەرشتی نامەی ماستەری 2 خوێندکاری چینی دەکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.